لە تەورێن بەشەمان قساکەین لەسەر پەروەردەی گشتگیر لەسەر ئەم ڕێبازە پەروەردەیە قساکەین ئەوەی کە چۆن ئەکرێت لە ڕێگەی پەروەردەی گشتگیرەوە وا بکەیت سیستەمی خوێندن کواڵیتیەکەی باشتر بێت هەموو منداڵان بە هەموو بارودۆخێکەوە بتوانن لەم سیستەمە بشێوەیەکی دروست لە خوێندن بەهرەمەند و بەشدار بن و بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە بدوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر جوان سەلمان دکتۆرە لە پەروەردەی گشتگیر زیاتر زانیاری وەرەگرن دکتۆر گیان سڵاوە لێبێت زۆر زۆر بەخێر بێت بەخێریتەوە بۆ کوردستانش زۆر جەنابەت لە هۆڵەندا نیشتەجێیت بەڵێ باسی ئەوەت کردوتت لەم گەرمایە دیتەوەتم ئەم گەرمای کوردستانە بێزاری نەکردویت و نەبەخوا خۆشیشە نا زۆر زۆر خۆشە بە پێچەوانەوە ئێمە لەوێ فێریەوەنە باران بووینم گەرمای من زۆر زۆر لا بەدڵی جەنابەکان زۆر خۆش بیری کردبوو دکتۆر دیارە بۆ گەرماکەی کوردستان جا دکتۆر باسی پەروەردەی گشتگیرەکەن بەڵام بێگومان پەروەردەیە کە گشتگیر بێت ئەبێ لە کەشێک و لە کۆمەڵگایەکە یەکەم جار بناغی بۆ بنرێت کەلانەیە ئەگەر پێی بڵێن کۆمەڵگای گشتگیر ئەوەش دروست بێ ئەم کۆمەڵگای گشتگیرە جەنابەت پێمان بڵێ چ جۆرە کۆمەڵگایەکە دەستان خۆش بێ بەنامەیەکی زۆر گرنگە و بابەتێکی زۆر زۆر گرنگە لە ماوەی 25 دقه هەوڵەیەم شتە سەرەکیەکانی باسکەم بەڵام بڕواو بێ چەنەها بابەت چاوپێکەوتنیەوێ بۆی بتانی حەقی خۆی بیتێ کۆمەڵگەی گشتی کە بابەتی سەرەکی کە ئینکلوسیف سوسایەتی بە ئینگلیزی و ئینکلوسیف السامە لیڤینگ بە هۆڵندی وبعربيش المجتمع الشامل ئەمانە زۆر زۆر گرنگە و زۆر جەختی ئەخرێتە سەر لەم کۆتاییە بۆ لەم کاتەیە بەتایبەت لە هۆڵنداش بۆ بە بابەتێکی زۆر زۆر سەرەکی بەڵام با بگەڕینەوە بۆچی بۆ بە بابەتێکی سەرەکی و لەکوێوە سەری هەڵاوە بەیاننامەی نەتەوە یەکگرتووەکان جەختیان خستۆتە سەر ئەم بابەتە دەوڵەتەکان هەموو دەنگیان پێیاوە زۆر دەوڵەتە بووە کە پێویستی بەوە بووە کە مناقەشەی کا و جارێ وتوێتی دەنگی پێ نایم بەڵام بەدڵمە بابەتەکە با بگەڕینەوە بۆ جیاوازێکی بینی کوردستان و یان عێراق و هۆڵەندا چونکە من لەم دوو هینم لەم دوو واقعام کوردستان لە 2013 دەنگی پێە کە پێی ئەوترە راتیفیکیشن واتە راتیفیکاسی بە ئینگلیزی واتە کە دەنگە پێە ئەبێ تۆ جێبەجێکی لە وڵاتەکەەوە هۆڵەندا بیری لێ کردوانەیە بەڵام وتی من جارێ دەنگی پێ نام وەکو کوردستان لە 2016 دەنگی پێە لەگەڵ ئەوەشە جارێ جوڵەی بەرەو دەوائیر و بەرەو قوتابخانەکان و بەرەوە جوڵەکەی سستە یعنی کراوە بە بابەت کراوە بە یاسا بەڵام لە پراکتیک لە هەردوو وڵاتەکە حەقی خۆی نەیراوەتێ طبعا ئەمە بە قسەی من نییە بە قسەی توێژینەوەکانە کە ئەیکەم و ئەی خوێنمەوانێ لەسەری و لەگەڵ دوو پرۆفیسۆرە کاری لەسەرەکەین لە زانکۆی ڕەتباوت بابەتی کوردستانم هەڵبژار بۆ تۆژینەوەکە بۆیە ئەوانیش ئاشنا بکەم و هەروەها خاڵێکی سەرەکی بێ بۆ هۆڵندیەکانیش کە تەنها هۆڵەندا جارێ دوانە کەوتووە لەم بابەتە بەڵکو وڵاتێکی وەکو عێراقیش هەردووا کەوتووە وڵاتێکی تریش زۆر جار وڵاتی عێراقیش کە شتەکانی خوێنمەوە لە هەندێک شتا لەوانەیە لەوان باشتر بێ کە بۆ من جێی سەر سوورمان بۆ کە ئەم خوێنەوە بۆ نمونە چی جیاوازە لێرە باشتر هەنگاوی بۆنراوە ئەگەر بینە سەر خاڵەکەی بە من ئەم بەشە بۆ تەواوکەم ئێستا جیاوازەکانە پێڵم کە دەنگی پێەیە کوردستان و عێراق وتیان لە 2013 ئێمە ئیشی لەسەرەکەین یاسایەک دەرچوو ئەم یاسایە کاری ئەوەیە جەختە خاتە سەر ئەوەیە کۆمەڵگەیەکی گشتگیر دروستکەین باشە کۆمەڵگەیەکی گشتگیر دروستەکەی لەکوێوە دەست پێەکەی چونکە بابەتەکە زۆر بەری فراوانە لەکوێوە دەست پێەکەی چۆن دەستی پێەکەی وەچیمان پێویستە کە نەتەوە یەکگرتووەکان بە وڵاتان ئەڵێ جێبەجێکەن خۆ پاڵیشی لێ نایەتەوە بودجەشی بۆ تەرخانەکە کەواتە لێرە یەکشتم بۆ دەرەکەوێ احتیمالەوە بێت طبعا بۆچوونی من کوردستان یان عێراق زوو ئەمەی جێبەجێ کردمە بەستەکەیەوە بزوو بوجە وەرگێ عێراقیش خۆی دەوڵەتە کەواتە بوجە وەرەگرێ خۆی بڕیار بەدەستە چەند بە کوردستان بەیان لەسەر کوردستان بڵین بۆیە زۆر گرنگە ئێمە ببین بە وڵات بە دەوڵەت خۆمان بڕیار بین و خۆمان بوجەکە وەرگین ئێستا کەوتوینە تێژێ دەستی ئەوانەوە ئەوان بڕیارمان بۆیان چەند بوجە وەرگین و چەند وەرنەگرین چکە لە کاتی توێژینەوەکان مقابلە و چاوپێکەوتنم زۆر کرد لەگەڵ ئەوانەی کارمەندن لە وەزارەتوانە ئەمەش جەختیان خستە سەرەمە
کەواتە لێرە بابینە سەر نەتەوە یەکگرتوەکان چیان ئەوێ لە ئێمە لە کۆمەڵگەی گشتیە مەبەستیان لەوەیە چوار کایی گرنگ بەڵێن چوار بابەتی گرنگ ئەو ڕژێنێ لە 52 مادەیە 52 مادەکە ئەبێ بیرکەیتەوە لە باری تەندروستیە لە پەروەردەیە لە باری ئابووریە زۆر شتی تر ئەو ڕژێنێت ئەو مادەیانە بەڵام من دانانیشم باسی کەم بەڵام لە هەموو مادەکانە چوار بابەتی سەرەکی بە هەمیشەییەتەوە پێشەوە ئەم چوار بابەتە سەرەکیەکە یەکسانیە سەربەخۆییە دەستڕاگشتنە ئەویش بە وەرگێڕانی خۆم چونکە ئەو شەیەمان نەبوو دەستڕاگشتن بەبەستمان ئەوەیە کە خوێندکارێک بیەوێ بڕوا بۆ قوتابخانە ئەو بربەستانەی بەردەمی بۆ چارەسەرکرابێ ئیتر ئەبێتەوە زۆر بە فراوانی بیر لەوە بکەیتەوە بربەست نابێت تەنها بیر لە ئاوتیزمێ بکەیتەوە بربەست بیر لە یەکی بکەوە بە خاوی بیرەکاتەوە بربەست بیر لەوە بکەوە کە یەکێک ئەوێ دانیشیە و ناتوانێت دانیش ینی جەستەی فیزیکی و ئەمانە مشکلەیە بربەست لەوەیە ئەتوێ بخوێنیتەوە خوێنەوەی تۆوەکو یەکێکی تر نییە ئەم بربەستانە ئەبێت چارەسەر بکرێ لە قوتابخانەیە لە کۆمەڵگەیە مەبەستی چییە لە کۆمەڵگەی گشتگیرە خۆی پێناسەکەی ئەوەیە ئەڵێ بایەخ نەدان بە هەموو پاشخان بە ڕەگەز بە تەمەن بە نەشنالیتی یعنی کوردی عەرەبی بایەخ نەدان بەو شتانە و دەرفەت بڕەخسێ بۆ یەکسانی ئەمە بۆ خۆی زۆر زۆر قۆڵە یعنی تۆ بایەخ نەدان لە کۆمەڵگا بە تەمەن و بەوە و بەوە ئایا ئەمە چۆن بکەین بە پرەکتیک ئەمە ئیشی ئێمەیە کەواتە کۆمەڵگەی گشتگیرێک ئەمانەوێت دروستیکەین پێویستمان بەوەیە ئەم چوار پایەی کە باسم کرد بیخینە ناو واقعەکەەوە و ئیشی لەسەرکەین کەواتە یەکەم شت یەکەم دەرگا یەکەم دەروازە کە دەست پێ بکەین پەروەردەیە باش ئەمە جێبەجێکردنی لای ئێمە ئاسانە بەڕێستان 22 ساڵە لەم بوارەیە کارەکەن سێ توێژینەوەی گرنگتان ئەنجام ماوە بەپێی توێژینەوەکان بەپێی بە دووەدەچوونی ئێوە ئەمە ئەتوانرێت لێرە لە کوردستان جێبەجێ بکرێت هەموو شتێ جێبەجێکرێ ئەگەر نیەتە بێ ئینتەنسی هەبێ هەموو شتێ جێبەجێکرێ قەت نەڵێن ناتوانین من ئەم شتانی کە لێرە باسمە کرد بۆ ئەو دوو پرۆفیسۆرە کە ئەسڵیان هۆڵەندیە و بە هەزارات توێژینەوەیانەیە ئاگام لێ بوو کە لێم تێ ئەگەشتیان و لای ئێمە شوایە وا تێ نەگەی لای ئێوە وابێ تۆزی دڵخۆشی بە منەیە مهم گرنگترین شت چییە ئێمە پێشکەوتن ببینین ئایا پێشکەوتن نەبینین خۆیان کرد پێشکەوتنەکە ئەمە نابوو بەس تۆ چاوەڕێی پێشکەوتنێکی زۆر زۆر بکەی وەک وایە تۆپێکە پێ بێ بتەوێ یەکسەر گۆڵکەی ناتوانی بەڵام تۆپەکە معدەل لە ساحەکە لە حرەکەتا بێ کەواتە تۆ ئیشێکی باشەکەی ئەمەلی گۆڵکردنە هەیە بەڵام هەر وەستابی تو تۆپەکە بێ بۆ لاو ناگات لەبەرەوە ئەمەش وا ببینە ئێمە ئەبێ کاری لەسەرکەین مەسە بۆ منە من کاری لەسەرەکەم بەپێی توانای خۆم 10 کەس 12 کەس وشیارکەمەوە لەو بوارە زۆر زۆر باشە ئەمە لەسەر وشیاری یەکەم تێیما یەکەم بابەت کە لە ناو ئەو چوارکایە باسەکرێ دەستی کردو دەستی خسۆتە سەر خاڵی وشیارکردنەوە اینجا وشیارکردنەوەی کێ منم دەستگا ئەعلامیەکانە وەزارەتە قوتابخانەکانە مامۆستایە لەگەڵ دایک و باوک یعنی کەواتە ئەرکی یەک کەس یان یەک توێژنیە ئەرکی هەموویەتی بێکەوە بۆیە ناویشێنین کۆمەڵگەی کشتگیر کەواتە ئەبێ هەمومان بەیەکەوە بین وتە جیاوازیەکانی چیە لەگەڵ هۆڵەندا ئەم کێشەیە لە هۆڵەنداشەیە ئەی تۆ ئەم هەموو مەغریبی و تورک و ئەفریقی و کورد و عەرەب و ئەمانە هەمووی لە هۆڵەندان ڕۆژانە گوێ لە کێشەیە ڕۆژانە گوێ لە دیسکریمینیشنە پارتیەک بردوێتیەوە کە دژ بە ئەجنەبیە مەسەلەن بۆ نمونە ئەمە کۆمەڵگەی گشتگیرە دواخە زۆربەی هاوڵاتیەکان لەوێ پێیان ناخۆش بوو ئەو پارتیە یعنی کورسی باشی هێنا بۆ چکە میلەتەکەی وشیارە ئەزانێ ئەو پارتیە بیباتەوە ئیش ناکات لەسەر کۆمەڵگەی گشتگیر ئەوەی کەوتە یەکێک لە خاڵە گرنگەکان یەکێکە لە خاڵە گرنگەکان عێراق لە هەندێک ڕۆ باشترە یان بۆ نمونە لانەی کوردستانی خۆمە چی بە باشترە زانێ دکتۆر وەڵام من بەپێی بۆ چوونە طبعاً 4 ساڵ جارێ راپۆرتێ دەرەچێت لەلایەن نەتەوە یەکگرتووەکانە یعنی کۆمیتەیەکە سەردانی وڵاتانەکەن بزانە چۆنە و چۆن نییە کە راپۆرتەکەی هۆڵەندام خوێن و راپۆرتەکەی عێراقم خوێنەوە
بینیم لێکچوونێکەیە لە هینەکان لە خاڵە لاوازەکانە بەڵام زمانی نووسینەوەی بۆ کوردستان و بۆ عێراق زۆر زبرترە تا زمانی نووسینەوە بۆ هۆڵندی ئەوە سەرنجی منی ڕاکێشە یعنی چۆنەڵی زۆر بە خۆشەویستیانە ڕەخنەکانەگرن بۆ عێراق زۆر بە دڕانە ڕەخنەکانەگرن ئەوە سەرنجی منی ڕاکێشە لە راپۆرتەکانە راپۆرتەکە لە عێراقا باسی ئەوەکە کە پێشکەوتنە بینن گرنگی پێدان ئەبینن بەڵام کورتە پۆزتیفە پنتەکانیان کورتە لە هۆڵەندا پێشکەوتن و گرنگ پێدانەکەی جارێ دەستی پێ نەکردووە ئەمە من خۆم پرزنتیشنێکم کرد لە مؤسسەیەک لەسەر پەروەردەی ئەمە لەسەر inclusive education باسی ئەمەم بۆ کردن تەسەوڕم نەکرد بۆ منیش نەوەیە بوو یعنی لە پێشا خۆتە زانی ئەچیتە ناو کۆمەڵێکەوە بە زمانێکی کە پرزنتیشنێکەکەی تۆزێ قەلەقەبی تۆزێ سترێستە بێ کە ئەمەم باس کرد و بینیم هەموو ئاوا بە حەپەساوی کەسیان نەیان بیست بوو ئێدە من لێرە ڕۆژانە لە تەلەڤیزیۆن گوێم لێ inclusive education باسەکرێ میدیا مەسەن بۆ نمونە زۆر جەختێ خاتە سەر کەواتە لێرە حرەکەتێ دروست بووە بۆچی دروستیش بووە لەبەر ئەوەی ئێمە ئەمانەوێ گۆڕانکاری بکرێ بەڵام کێشەی وڵاتی ئێمە ئەوەی دیقەتم ماوە جۆ ئەگرن بەڵام جۆگرتنەکە کاتیە یعنی تۆزی گوێ لێگرن ئیتر دوایەوە شتەکە تەواو بتەواو باش دکتۆر ئەو حرەکەتی کە دروست بوو و بەڕێسان باسیەکەن و ئەیبینن لێرە ئەیبین و لەوێ نایبینن بۆتە هۆی کەمکردنەوەی کەم و کوڕیەکانیان چاکسازی لە کەم و کوڕیەکانە نەبۆتە کەم و کوڕی بەعکسەوە ئێستا بە پێچەوانەوە هەر حرەکەکە هەیە بەڵام کەم و کوڕیەکەش بەقەدەر ئەو هەیە بەڵێ بەقەدەر یەکن ناتوانانی بڵێ ئەوێ باشترە لێرە بەڵام هەرچەنە ئەمە لەوانەی زۆر کەس بڵێ من مناڵەمەیە لەوێ وای بۆکەن وای بۆکەن بە پێی پێشکەوتنی ئەو وڵاتە کەمە بە پێی ئەو مەساتەی کە ئێمە بینیمانە ئێمە ڕۆژێ لە ڕۆژام ئێستاش مایەزال ئێمە وڵاتێکی ستابیلمان نییە ئەوان ستابیلن ئەوان وڵاتێکن دوژمنیان چواردەورەکەیان کێ بەڕاستی هەمووی دراوسی باشن و یارمەتی یەکتریان و کێشەیان نییەوە بەلجیکا و ئەڵمانیا وەنیە ئێمە لەگەڵ وڵاتە دراوسەکانە ڕۆژانە بێ مجاملە بکەین بۆی کێشەمان نەبێ کەواتە ستابیلی وڵاتیشمان کاریگەرە لەسەرەوە ئێتۆ لەگەڵ ئەوەشا ئێمە جوڵەمان ناوە بەو تۆپە و حرەکەتەکەین و هەستاوین و ئەوتا منم ئەوە تۆی ئەوە یەکێکی ترە بەرنامەدانێن لەسەرمە کەواتە ئێمە کاری بۆ ئەەکەین نەوەستاوین اینجا ئەم کارش پێویستی بە بودجەیەکی زۆرە ئێمە وڵاتێکین مەساتی دنیامان هەیە کێشەی دنیامانەیە لەکوێوە دەست پێ بکەی لە ماڵێکە چێ وێرانەیەک لەکوێوە دەست پێ بکەی جارێ عەقڵی خەڵکەکە باشە ئەم ئەقلانە چۆن بگۆڕی هەر نمونی سیارە لێ خوڕین ڕەوشت و ڕەفتاری وڵات دەرەخا هەر ئەزانی کە سیارە ئەوەندە خراپە لای ئێمە زۆر خراپە من ئەوەی کە ئەیبینم بەس بۆ نمونە ئەڵی سیارە لێ خوڕین ئەکرێت بڵین نمونەی ئۆتۆمبیلێک کە خراپ شۆفێریە کاتیان باش مامەڵە ناکات لە شۆفێریە بکەین بە نمونەوە تەواوی شەقامەکە ناتوانانی پێویست ناکە بەڵام بە زۆری ئەیبینی خۆی ئەزانی چۆنە ئەگەر تاک وشیار نەبێ تاکوشیار نەبێ بڕوا و بێ کۆمەلگا زۆر درەنگ بەرەو پێشەوە ئەڕوا ئەم نمونەی سارێ خۆ لە ئەمستردامیشەیە وەرە بڕۆ بۆ شارەکانی ترەڵی سەعاتە ڕێک و پێ قانون و یاسایان جێبەجێ کردووە بۆ ئەجنەبی کەم لێیە مەبەستمەوە نییە ئەجنەبی هینکەم بەڵام بەعام ئێمە مناڵمان لە مناڵی و فێری یاسا و ڕێسان نەکردووە مناڵمان فێری دۆڕانە نەکردو هەست بە دۆڕانین یعنی چی ئەم جۆرە شتانە لەگەڵ تا گەورە نەبووە تەنانەت ئەیبینینەوە ڕۆژانە لە سیاست مەداریشە لەگەڵمان ڕەفیقی تا ئەو کاتی من لە هەگەڵ تا هاوڕام لەگەڵ هاوڕان نەبووم قڕ بە سەرم بەیانی لە فەیسبووک ئایتر بوو بە مرۆڤێکی کە کەواتە ئەمە پەروەردەیە ئەم پەروەردەی کە لە سەرجادە ئەیبینی ئەو پەروەردەیە ئەو شۆفێرانی کە ئاوا هەر کەسە ئەوێ خۆی دەرباسکە و زووتر بگاتە ئەو خاڵە ئەمە نمونەیەکە یا حاڵەتێکە نەک ئەمە یەکێکە لە نمونونەکان بڕۆ لەسرە بگرە بزانە سەری ئێمە سەرێکی مەزبوطە بۆچی لە کاتی موچەیە کێشە زۆرە باش کاتە دکتۆر لە پاڵیشیا عفو لە پاڵیشیا سیستەمەکە وا لێکا کە وابیت لەگەڵ یعنی دوو جەمسەریە ئەوە نییە هەر خەڵکەکە وابێ بەڵام سیستەمی کیشمان نییە
کەوا لێ بکە کە ئەو هوشیاریە دروست کا لە لای تۆ کاتە بە پەروەردە ئەبێ هەنێک ناڕێکی ڕێک بکەیتەوە. ئێستا ئەم پەروەردەی کە جەنابەت مەبەستەکاری لەسەرکەی واتە پەروەردەی گشتگیر ئەیەوێت جیاوازیەکان نەهێڵێت ئەوەی کە ئەم مناڵە بەهرەی زۆرە، ئەمە بەهرەی کەمە، ئەمە بیرکاری زەعیفە، ئەمە بیرکۆڵە، ئەمە ئۆتیزمە، ئەتەوێت بە یەک چاوە سیر بکرێت هەمووی لەسەر یەک کورسی دابنیشن بەیەکەوە دەرس بخوێنن. دکتۆر شتی وا ئەکرێت لە سیستەمی پەروەردەی ئێمە؟ بەڵێ ئەزانی چۆنە ئەمە لە یەکچوونە لەگەڵ هۆڵندا با من ئەم نمونەیە بەمێ مناڵی تا ئەم ساتش لە هۆڵندا سپیشیال ئەجوکیشن هەیە، یعنی قوتابخانەی تایبەت هەیە. پەروەردەی گشتگیر ئەڵێ نابێ بمێنێ تەنها لە حاڵەتێکی زۆر زۆر زەڕوریەت کە یعنی مستحیلە و تەلەبێ ئەو خوێندکارە جێبێتەوە. ئەویش دوای ئەوەی تەنها هەنگاو و بڕیوە اینجا ئەتوانی ئەو خوێندکارە بخیتە ئەو قوتابخانەیە ئەبێ نەمێنێ باشە. بەڵام مامۆستاش یعنی گوناحە ناتوانێت دەرەقەتی بیستە خاصەتەن لە ئێمە پۆلفولە دەرەقەتی ئەو هەموو جیاوازیانە بێ ناتوانێت. کەواتە پەروەردەی گشتگیراڵێکی یەکێ لە کایەکان یەکسانی واتە هەمویان بێنە ئەو قوتابخانەیە. دوو سربەخۆیەکە دوایی ئەمەسەری دوو ئەڵێ جەوی بۆ ژینگەی بۆ بگونجێنە. ژینگەی بۆ بگونجێنە بەبەستی چییە؟ واتە ئەو خوێندکارە پێستی بە چییە؟ فیزیک کێشەی هەیە کەواتە قادرما بێ حەل بکرێ نەچێتە قاتی سەرەوە لە قاتی خوارەوە بێ. منهج کێشەیە بێ منهجێکی تایبەت بۆ ئەو هەبێ بەبێ ئەوەی خوێندکارەکانی کە جیاوازیەکە ببینن بەزەقی وەکو ئێستاڵێن ئێمە من بیستومە کە هەمانە هەندێک قوتابخانە هەمانە ئینکلوسیف ئەجوکیشنەکە بەڵام خستویانەتە پۆلێکی تر لە قوتابخانەکەیە ئێ فەرقی چێ لەگەڵ قوتابخانەیەکی تایبەت یان هەموو خوێندکارێ بۆی هەیە بچێتە قوتابخانە. باشە من لە ڕووی زانستی و لە هۆڵندا کاری لەسەر کراوە نمونەی وا جێبەجێ کراوە بۆ جیاوازیەکان؟ بەڵێ ئەوە ئەزانی چۆنە جیاوازی ئەوان و ئێمە چییە؟ کۆبوونەوەی هەفتانەی قوتابخانە هەیە باشە شارەوانی دەوری هەیە لەوە شارەوانی ئەو شارە مەسئولە لە قوتابخانەکان و لە کێشەکانی قوتابخانەکان کەواتە شارەوانی چیەکە؟ بودجەی بۆ تەرخان کراوە ئێ شارەوانی بودجە لەکوێ نێغ لە سەروی خۆیەوە سەروی خۆیەوە بودجێ یاوەتی بەپێی کێشەکان کۆمەڵگەی گشتگیر بابەتە کەواتە بابەتە لە سەروی بڵێن لە حکوومەتەوە هاتۆتە شارەوانەکان بە شارەوانەکان ئەڵێ ئیشی لەسەرکەن هەندێک شارەوانی ئەڵێ من مەجاالەوەم نییە ساڵێکی کە ئیشەکەم ئەو ئازادیە شیراوە. قوتابخانەکان بۆ نمونە ئەیکەی بە بابەت ئەڵێ من 15 تەلەبەم هەیە لە قوتابخانەکە چەند قوتابیەکەمێ کێشەیانەیە بڕوا و بێ ئێستاش ئەو فیژنە لای قوتابخانەکانە نییە. من ئەخیر مناقەشەم لەگەڵ چەند مدیرێ لەسەرەوە بوو وتم جیاوازی ئەمەی تۆ ئەیکەی لە پۆلەکە دوو مامۆستایان تەرخان کردووە ئەو سەرپەرشیاری ئەو قوتابخانە بکەن لە دەرەوەی پۆل هێنام نەبیرکردنەوە وتم جیاوازی ئەو لەگەڵ قوتابخانەیەکی تایبەتە چییە بیان خەیتە قوتابخانەیەکی تایبەت کەواتە هۆڵندا ژماوێتی لەوە تێبگا بەڵام جیاوازیەکی چییە؟ هۆڵندا قوتابخانەکان سربەخۆن یعنی من کە ئەو ڕائەیە مێ بیرەکاتەوە ئێ باشە کەواتە چیمەوێ ئەمەوێ مامۆستا بچێتە پۆلەکە کەواتە مامۆستا بێ کاتیە بێ مامۆستا بێ جێگەی هەبێ خوێندکارە بێ منهەجی بۆ دانێم هەمووی ئەکا بە راپۆرت ئەینوسێ سبەینە یان مانگێکی تر ئەو پێداویستیانی بۆ جێبەجێکراوە. دکتۆر جوان ئێستا جەنابەت ئەڵێیت کە ئەبێ لە پۆلێکە ئەم مناڵانە هەمویان بێکۆ دابنیشن یەک مامۆستا جوانیان پێ بڵێت لە یەک کەشیشە جیای نەکاتەوە ئەمە چۆن نەکرێت بێ ئەوەی کە بڵێن خوێندکارەکان هەست بەم جیاوازیە بکەن ئەم سیستەمە بە هەردووکیان قازانج بگەێنێت و هەدەفەکە و ئامانجەکە بە هەردووکیان بگە چۆنە ئەمە مامۆستا ئەبێ لە وانەوتنەوەکە یا ڕەچاویکە ئەو ژینگەی باسیەکەی ئەبێ ئەمە دروست بکە ئەمە ئەزانی چۆنە بە قوربان پرۆسەیەکی معقەدە ئاڵۆزە بەڵام هین نییە بڵێن ئەکرێت باشە ئەگەر هاتوو ئێمە بودجەیەکی بۆ تایبەتکەین بەڵام ئێمە جارێ موچەکەیان نایێنە ئەیخرا و مامۆستای بە چ ڕۆحێکەوە تااقەتی ئەوە مزەختەیە بێ مەگەر زۆر ئینسانیان مرۆڤ بە بلەنە لایەنە مرۆڤایەتێکە لێک بە چێ بیکە لەبەرەوە مامۆستاش کۆڵەکەی سەرکەوتنی پەروەردەیە ئێمە مامۆستا نابێ پشتگوێ بخەین لەم پرۆسەی پەروەردەی کشتگیرە هەر شتێکمان کرد مەفروزە لەلایەن حکوومەتەوە مامۆستا بانگێش بگرێ وەرە ڕائە چییە لەسەر ئەم بابەتانە لە هیچ بابەتێکە مامۆستا بەشدار نییە باشە ئەمە مامۆستایە لە پۆلەکە گەر من شێوە میسالێکە نمونەیەکە و پێ بڵێم
مامۆستایە لە پۆلەکە جارێ پۆل نابێت لە 15 تەلەبە زیاتر بێ ئەوە نمونەیەکەیە باشە لەگەڵ نمونەیەکەیە مامۆستا ئەبێ وەقتی کارەکەی زیاتر بێ نابێ ئەم کەمە بێ مامۆستاش نابێت تەنهاوانە بڵێتەوە ئەوە هەر دەوری ئەوە نیە خاستەن ئێستا بۆی جیهانی دیجیتاڵی زیرینگ زانیاریان ئەو بایەخی جارانی نەماوە ئێستا خۆت زانی زانیاری لە گوگڵ بکە هەموو زانیاریەکەێتێ کاتە ڕۆڵی مامۆستاش گۆڕا لەگەڵ ئەم مۆدێرنە کاتە مۆدێرنەیە کاتە ڕۆڵی مامۆستا بێ بە سەرپەرشتیار نابێ بە زانیار بەخش طبعاً تۆ زێبێ زانیاریش بەخشێ بەڵام بەو ڕادەیە نییە کە ئێستا ئەکرێ مامۆستا کە سەرپەرشتیار بوو سەیری خوێندکارەکەکە ئەزانێت چی پێویستە و چی پێویست نییە طبعاً مامۆستاشە بێ کارامە بێ لەو بوارە کێ ئەم کارامەی لەلا دروستەکە زانکۆکان ئێزانکۆش کە تەلەبە تەخەڕوج پێەکە ئەبێ ئەم کارامانەی تیا بێ بەس دکتۆرە شتانە قورس نەدا ئێمە بەڵێ قورس نییە بۆ ئێمە شتانە بەڕێزت باس لەوە کرد کە ئەو پۆلە بێ 15 تەلەبەی تیا بێ باشە بەس بە ئێستاشەوە زۆرینی قوتابخانەکان 40 تا 35 تەلەبە 40 تەلەبەی تایە قوتابخانەمان هەیە بە ئێستاشەوە سێدەوامە بەڵێ ئەمە قورس نییە پێم نوتی ئالۆزە پرۆسەیەکی ئالۆزە نەبوو ئەوێ بۆ هۆڵەندەش قوتابخانە هەیە پۆلەکانی وافولە بەڵام نابێ بوەستی تۆ ئەگەر بڵێ ئالۆزە یعنی ئیشی لەسەر ناکەی بەڵام ئەتوانی بڵێ ئالۆزە بەڵام کاری لەسەرەکەی واتە سەیرەکەی بزانین لەو چوارچێوەیە چەند قوتابخانەمان پێویستە بۆی ببێ بە 15 خوێندکار یان بە 20 خوێندکار ئەمە هەموو ئەمانەمان باس کرد ئەمە ئەمانگەیەنێ بەچی ئێمە دەستمان پێ کرد حرەکەمان بۆ تۆپە کرد کە تۆ باسیەکەی لە ساڵەکەیە ئەمانگەێنێ بە کام ئامانجا ئەمانگەێنێتە ئەو کۆمەڵگایی کە یەکتری قوبڵکەین کە یارمەتی دەریەک بین کە لێبوردە بین کە ئەم کێشانەی ڕۆژانە لە کوردستانەی بینی نایبینیت ئەوەیە کۆمەڵگاکە کە یەکسانی دروستە بێ جیاوازی من و تۆ نابێت لە سەرا بۆستین من خزمی فڵانم زووترە کرێمە ژوورەوە تۆ خزمی فڵان نیت دەسعاتە وەستی لەوانەیە دە ڕۆژی کەش بیتەوانێ بۆ عینەن معاملە ئەوە ناهێڵێ ئەجا ئەمە زۆر لەم بوارە یەکسانیە کوردستان زۆر لە دواوەیە لە بواری یەکسانێکە هۆڵەندا باشترە ئەوە لەوە ئەتوانی بڵێ جیاوازیەکیانەیە زۆر سپاس بۆ هەوڵە جوانەکانی بەڕێزت دکتۆر جوان هیوامانەوەی ئەوەی کە جەنابەت ئەتەوێت جێبەجێ بکرێت لە کوردستان بناغەی بۆ بنرێت و هاوکاریت بکرێت و پاڵپشتی ئەم هەوڵە جوانانە هەمووانەوە زۆر سپاس بۆ